بینانی خۆشەویستم کاتتان باش خۆشحاڵین لە حڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون بەوەی ئازیشات بینەوە هیوادارین تەور بابەتەکانی ئەمەڵقەیە جێگەی ڕەزامەندی هەمولایەک بێت. بەڕێزان لە بواری تەندروستی دەرونی یەکێک لەو نەخۆشیانی کەوا هەمیشە قسەی لەسەر دەکرێت و بۆتە جێگای پرسیار و تێبینی زۆرێک لە خەڵکان بریتە لە نەخۆشی شیزۆفرینیا. ئێمە بەنیازین لە ئەڵلقەکانی تر بە درێژی قسە لەسەر شیزۆفرینیا بکەین و هۆکارەکانی و شێوازەکانی توشبوون بەم نەخۆشیە بە شێوەیەکی تێر و تەسەل بخەینە ڕوو. بەڵام یەکێک لەو حاڵەتانەی کەوا پەیوەندیەکی زۆر تند و تۆڵی بە نەخۆشی شیزۆفرینیا و بەسەرجەم نەخۆشیە دێوانەیەکانەوە هەیە بریتە لە واهیمە واتە وەهم وەی کە بە ئینگلیزی پێڵێن دڵیوژن. ئایا وەهم چییە و ئایا پێناسەی زانستی بۆ وەهم یاخود واهیمە چییە؟ زۆر جارێ ئێمە کاتێکەوە کەسێک ئەڕوا بۆ لای پزیشکێکی دەرونی یاخود زۆر جارە بین لە راپۆرتێکی پزیشکە ئەی بیستین کە فلانە کەس تووشی وەهم بووە. ئایا ئەم وەهمە لە ڕووی زانستیەوە پێناسەی چییە و ئێمە چۆن لەم وەهمە تێبگەین؟ دیارە پێناسەی زانستی کە پسپۆڕانی دەرونی بۆ وەهم کردویانە ئەوەیە دەڵێ بۆچوونێکە کەسێک ئیمانی پێی دەبێت و کەسێک باوەڕی تەواوی بەم بۆچوونە دەبێت، بەڵام ئەم بۆچوونە لە ئەساسدا ڕاست نییە. یعنی چی ڕاست نییە؟ ینی هیچ بەڵگەیەک بۆ هەبوونی ئەم بۆچوونە نییە و لەگەڵ باگراوندی کولتوری و ڕۆشنبیری و دەوروبەری ئەو کەسە ناگونجێت ئەم بیر و بۆچوونە. بۆ منە کەسێکەڵێ من سەرۆکی عێراقم، هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نییە کە ئەو کەسە سەرۆکی عێراقە، واتە بیر و بۆچوونێکە هەڵەیە و دروست نییە و هیچ بەڵگەیەک بۆ لە ئارادابوونی ئەم بۆچوونە نییە. ئەمە بەڕێزان پێی دەڵێن وەهم یاخود واهیمە. دیارە بەڕێزان واهیمە نیشانەی زۆرێک لە نەخۆشیەکانە. من دوایی دێمە سەری گرنگترین ئەو نەخۆشانی کە واهیمەیان تێدا ڕوودەدات، بەڵام پێشوەختە من پێم باشە جیاکاریەک بکەین لە نێوان واهیمە و ڕێنەکردن. واهیمە وتمان بۆچوونێکی هەڵەیە، کەسێک لە ناو مێشکی خۆی باوەڕی پێێتی و من دوایی دێمە سەر جۆرە جیاوازەکانی واهیمە چونکە زۆر جۆری واهیمەمان هەیە. بەڵام ڕێنەکردن ئەوەی کە بە عەرەبی پێ دەڵێن هەلوەسە، ئەمە جیاوازە، ئەمەیان کەسێک دەنگێک دەبیستێت یاخود شتێک دێتە بەرچاوی بەڵام لە ئەساسدا نییە، یاخود بۆنێک دەکات بەڵام ئەم بۆنە لە ئەساسدا وجودی نییە. ئەمە فەرقی هەیە لەگەڵ واهیمەدا. واتە واهیمە پەیوەندی بە بیرکردنەوە هەیە، بەڵام هەلوەسە یاخود ڕێنەکردن پەیوەندی بە ئیحساسەکانەوە هەیە، بە هەستی بینین، بە هەستی بیستن، بە هەستی بۆنکردن، بە هەستی تامکردن. کەواتە بابگەڕێنەوە جارێکتر بۆ قسەکردن لەسەر واهیمە. دیارە واهیمە بە هیچ شێوەیەک هەر کەسێک وەهمی هەبوو ئەمە حاڵەتێکی طبیعی و ئاسایی نییە. واهیمە 100% نیشانەی گرفت و کێشەیەکی دەرونیە. یعنی هیچ کەسێک نییە بڵێ وەڵا وەهمی هەیە بەڵام ئاساییە. کاتێکەوە کەسێک پزیشکێک دەستنیشانی کرد کەوا یەکێک لە جۆرێک لە جۆرەکانی وەهم یاخود واهیمەی هەیە، مانەوەی ئەم کەسە کێشەیەکی دەرونی هەیە و پێویستی بە چارەسەری هەیە. ئەگەر ئێستا بپرسین ئایا گرنگترین جۆرەکانی واهیمە کامانن کە هەم لە کۆمەڵگای ئێمەوە هەم لە کۆمەڵگەکانی تردا هەن، من دێم نزیکەی 12 جۆری واهیمە هەن کە ئەمانە بەربڵاوترین جۆرەکانی واهیمەن. بۆی بەڕێزی باز دەکەم، هیوادارم کەوا جەناب شتاسوودی لێ ببینن. یەکەمین جۆری واهیمە کەم بە پێویستە زانم قسەی لەسەر بکەم بریتە لە وەهمی دڵپیسی یاخود خانەگومانی، بە عەرەبی پێڵێن وەهم الغیرە. ئەمە چییە؟ پیاوێک یاخود ژنێک یاخود لەوانەیە کەسێک لە خانەوادەکەی خۆی بەرامبەر بە خوشکەکەی خۆی یان برایەکەی خۆی وەهمێکی بۆ دروست بێت، بڵێ ئەمە غیرەی لێ بکات، بڵێ ئەمە خیانەت لەم نەکا. بۆ منە پیاوێک کاتێکەوە تووشی کێشەیەکی نەفسیە بێ، وەهمی دڵپیسی بۆ دروستە بێ، بەبێ هیچ بەڵگەیەک، بەبێ هیچ نمایەک بۆچوونێکی بۆ دروستە بێ، ئەڵێ خێزانەکەم خیانەت لەم نەکا و دەستی لەگەڵ کەسانی تر تێکەڵ کردووە. کێشەی وەهم ئەوەیە بەڕێزان، ئەو کەسێکەوە وەهمی بۆ دروستە بێ ئەگاتە حاڵەتی نەخۆشی، ئەم وەهمە لای ئەوە بێ بە یەقین. ئەین تۆ لە بەیانیەوە تا ئێوارە وەرە بەڵگەی بۆ بێنەرەوە، لەگەڵی دانیشە هەموو بۆچوونەکانی هەڵوەشێنەوە، ئەو ئیمانی بەم وەهمە هەر ئەمان ئیمانی جارانەوە ناگۆڕێ. هەر بۆیەشە لە پێناسەکەیە کاتێکەڵێ بۆچوونێکی هەڵەیە لەگەڵیشە ئەڵێ ئەم بۆچوونە لای ئەو کەسە ئەبێ بە یەقین و قابلی گۆڕان نییە. ینی بە قسەکردن ئیستیفادەیە تۆ دانیشی لەگەڵی ساعتێک بڵێ کاکە نەخێر خێزانەکەی تۆ هیچ خیانەتی لە تۆ نەکردووە و خێزانەکەت کەسێکی پاکە. ئەم بۆ ئەم قسانە بۆ ئەم کەسە هیچ ئیستیفادەیەکی نییە، چونکە بێقینەوە ئیمانی پێ هەیە، بەبێەوە هیچ بەڵگەیەکی لە بەردەستا بێ. ئینجا هەندێک جار لەوانەیە ئافرەتەکە تووشی وەهمی
دڵپیسی یاخود خانە گومانی دەبێ هەندێک جاریش پیاوەکە و ئەمە زۆر جار کێشەی گەورەی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە زۆر جار ئەم فایلانە ئەم کەیسان دەکەونە دادگاکان و لە دادگاکانی زۆر جار ڕای پزیشکی دەرونی وەرەگیرێ بۆ ئەم بابەتە هەندێک جاریش ئەم حاڵەتانە ناگەیەندرێنە دادگا و پزیشکی دەرونی بەبێ ئەوەی کەوا هیچ بنەمایەکی یاسایی یاخود زانستی لە گۆڕێبێ لەوانەیە پیاوەکە خێزانکەی خۆی تەلاق دات و خزم و کەسەکانیشی باوەڕ دەکەن و ئەمەش بەڕاستی گرفتێکی گەورەیە. دیارە جۆری دووەمی وەهم یاخود واهیمە بریتە لە واهیمەی خۆ بە گرنگزانی یاخود خۆ بە زلزانی ئەمە بە ئینگلیزی پێڵێن گراندیۆس دڵیوژن بە عەرەبیش پێی دەڵێن وەهم العەظەمە یعنی کەسێک بۆ چوونێکی بۆ دروستە بێ کە ئەو زاتێکی یاخود کەسایەتیەکی یاخود مرۆڤێکی گرنگە و ئەو کۆمەڵێک توانای هەن کە کەسانی ترنیانە نمونەی ئەم جۆرە وەهمە بۆ نمونە کەسێک من ناوەناوە ئەی بیستین کەسێک دروستە بێ لە شارێکا لە شوێنێکاڵێ من محەممەدی مەهدیم و من یاخود خەڵکانێک کەنەڵێ من لەلایەن وەندەوە ناردراوم یاخود خەڵکانێک کەڵێن ئەڵێن من سەرۆکی فلانە هۆزم یان فلانە وڵاتم لە کاتێکدا کە تۆ لەگەڵیان دانیشی یاخود لە ڕابردویان ئەپێچیتەوە و لە واقع ئێستانە پێستۆستەکەم قسانە هیچی ئەسڵ ئەساسی نییە بڕکو ئەم کەسە تووشی وەهمی ئەوە بووە کە ئەو کەسێکی گرنگە و کەسێکی مهمە و جۆرێکی تری واهیمە ئەمە جۆری سێمە کە باسیەکەم بریتە لە وەهمی چاودێریکردن کەسەکە نەخۆشەکەات کاتێتەوە تووشی ئەو وەهمە دەبێ بۆ چوونێکی هەڵی بۆ دروستە بێ پێی وایە خەڵک بەردەوام چاودێری ئەو دەکەن یعنی ئەگەر دوو کەس لەسەر جادا قسە بکەن ئەڵێ و باسی منە ئەگەر لە تەلەڤیزیۆن گوێی لێ بێ زۆر جار ئەڵێ لە تەلەڤیزیۆن کاتێکەوە کەسێک هەواڵەکان نەخوێنێتەوە ئەڵێ ئێوە نازان ئەمە مەبەستی بەم هەواڵە مەبەستی من بوو یاخودکەوە کاتێکەوە ژێرنووسی هەواڵەکان پەیامێک ئەنێردرێت ئەڵێ مەبەستی منە هەندێک خەڵک هەیە کاتێکەوە قورئان دەخوێنێتەوە ئەڵێ ئەم ئاەتە لە هەموو گۆی زەویدا بۆ من نێردراوە من مەبەستی منم بەڵام ئێوە تێناگەن یاخود کە ئەنجیل خوێنێتەوە ئەڵێ ئەم بەشەی پەیوەندی بمنەوە ینی وەهمێکی بۆ دروستە بێت کە چاودێری دەکرێەوە و خەڵک باسی ئەو دەکا و پەیامەکان بۆ ئەون ئەمە زۆرێکی دیکەی وەهمە و بەڕێزان جۆرێکی تری وەهم بریتە لە وەهمی چەوسانەوە ینی ئەو کەسێکەوە تووشی وەهمە دەبێت بە عەرەبی پێی دەڵێن وەهم الاضطهاد persecutory delusion بە ئینگلیزی ئەم وەهمە چییە کەسێک پێی وایە وەهمێکی بۆ دروستە بێت کە خەڵک دوژمنی ئەوە ئەیانەوێ زەرەری پێ بگێنن ئەیانەوێ زیانی پێ بگێنن ئەیانەوێ لە ژیاندا ئەم کەسە خۆشگوزەران نەبێت بۆیە کاتێکەوە کەسێک تووشی ئەم وەهمە دەبێت تەنانەت بەرامبەر بە خزم و کەس و خانەوادەکەی خۆشی ئەو هەمەی بۆ دروستە بێەوەی پێی وایە ئەوانە دەیانەوێت زەرەری پێ بگێنن خواردن ناخواڵە لەوانەیە ژەهریان بۆ خستمێتمە ناو خواردنەکەەوە لای دکتۆر زۆر جار لای ئێمە دەڵێن دەڵێ ئەم برایم ئێوێ پلانێک بۆ مندانێ بم کوژێ نازانم چی بکە اینجا ئەمە دیسان زۆرێکی دیکەی وەهمە و بەداخەوە هەندێک خەڵک هەیە کە نازانم کەسە نەخۆشە ئەمانە باوەڕەکە ئەم وەهمانە و بەدواچووی بۆ دەکاوە لەوانەیە لە ئەنجامی ئەم وەهمە هەندێک کێشەی کۆمەڵایەتی یاخود هەندێک کێشە یاساییش دروست بێت وەهمێکی تر هەیە بەڕێزان پێی دەڵێن وەهمی کۆنتترۆلکردن یعنی چی وەهمی کۆنتترۆلکردن ئەو کەسێکەوە ئەو وەهمەی هەیە پێی وایە چیتر ئەو خۆی کۆنتترۆلی خۆی ناکە بەڵکو دەستگایەک موسسەیەک هێزێکی بەتوانە کۆنتترۆلی ئەم کەسەی کردووە بۆ نمونە دەڵێ من لە ئاسمانەوە تیشکێک کارەبایەک هاتووە بروسکەیەک لی داوە بۆ منڵێ ئەم بروسکێ چۆتە ناو لە شیمنەوە ئێستا من چیتر خۆم نیم ئەو هێزە من کۆنتترۆلەکە کە قساکاڵەوە دەنجی من نییە دەنجی ئەو هێزەیە کە ناو منایە اینجا ئەمەش دوو جۆری هەیە یان ئەوە تێ ئەڵێ هەندێک جار ئەڵێ بیر و بۆچوونەکانی من ئەوانی کە من ستا قسەی پێەکەم هی من نین ئەوە کەسێکی تر هاتوۆتە ناو من ئەو هێزێکی تر هاتوۆتە ناو من هەندێک جار ئەڵێ مەسەرەن ئەمە هێزی خواوەندە هەندێک جار ئەڵێ ئەمە لە غەیبەوە هاتووە ئیلی ئاخیری هەندێک جاریش ئەڵێ نەخێر ئەوە بۆ ڕووبوچوونەکانی منن کە بڵاو بۆ تۆ خەڵک هەمووی قسەی پێەکە بۆ نمونە کاتێکەوە مۆستایەک لە زانکۆ قساکە ئەڵەوە بیر و بۆچوونی منە ئەم پیاوە بەکاری دێنێ بۆ ئەو ڕۆیشتووە واتە ئەم کۆنتترۆلکردنە دوو سەرەیە ئەمەشیان دیسان زۆرێکی دیکەی وەهمە کە بڵاوە و ئێمە دەیبینێ جۆرێکی دیکەی وەهم بەڕێزان بریتە لە وەهمی بە هەڵە ناسینەوە کە بە ئینگلیزی پێڵێن مس ئایدنتیفیکیشن یعنی چی ینی کەسێک بۆ نمونە وەهمی ئەوی بۆ دروستە بێت کاتێک کۆمەڵە خەڵکێک دەبینێ یا کەسێک دەبینێ دەڵێ ئەم کەسە خۆی نییە گۆڕاوە چۆن برایەکەی خۆی بینێ ئەڵەوە برایەکەی من نییە ئەوە بۆ نمونە کابرایە کە لە ئەمریکاوە هاتووە چۆتە ناو جەستەی ئەو برایی من یاخود جۆرێکی تکەشی هەیە کاتێک خەڵکی بیانیە بێگانە ئەبینێ ئەڵێ ئەم خەڵکانە مەسەرەن خەڵکی ناسیاوی منن بۆ نمونە ئەزنەبیە کە بینێ ئەڵەوە برایەکەی منە چۆتە ناو جەستەی ئەم کەسەوە واتە بە هەڵە ناسینەوەی
کەسەکان یان بێگانەکان یان خەڵکی نەناسیاو بەڵام کێشە لەمەیە چێ بەڕێزان وەک دیسان ئەڵێ مۆ دووبارەیەکەمەوە لای ئەم کەسەمە یەقینە ئەی تۆ تا بەیانی بڵێ کاکەمە براکەی تۆی نییە منە زمانی کوردی زانێ نە موسڵمانە نەیت ئەڵێ نەخێر کاکەوە نازانن ئەمە برایەکەی منە چۆتە ناو جەستەی ئەم پیاوە غەربیە ئەمەش زۆرێکی دیکەی وەهمە کە بەڕاستی زۆر جار کێشە دروست دەکات بەڕێزان زۆرێکی تری وەهم بریتە لە وەهمی نەبوونی و هەژاری وەهمی نەبوونی واتە نهلستیک دلیوژن واتە وەهم العەدەمیە بە عەرەبی پێی دەڵێن یعنی چی ئەو کەسە لە خۆیەوە دەڵێ من وجودم نییە من لەسەر گۆی زەوی نیم ئەوەی کە دێت من نیم ئستاوە ئەجوڵێم و دێم و ئەڕۆم یا هەندێک جار ئەڵێ من دەستێکم پێوە نییە تۆ پێڵەوە دەستی تۆ لە نەخی کوات من نایبینم ئەو دەستە ینی وەهمێکی بۆ دروستە بێ یان خۆی یان بەشێکی نییە وجودی نییە و هەر لەگەڵ ئەمەشا باسی وەهمێکی ترەکرێ کەسەکە پێی وایەکەوە تووشی هەژاریەکی کوشون نەبووە و تۆ پێڵی کاکە نەخێرەوە هەژار نین بواری ئابووریتان باشە لە نەخێرەوە نازانێ ئێمە تووشی هەژاریەکی زۆر کوشون دەبووین و هەر چەند ڕۆژێکی دیکە هەمومان لە برسانە ئەمرین هەمومان قات و قوڕیەکەوێتە ناو وڵاتەوە ئەم وەهمەش دیسان وەهمێکی دیکەیە کە بەڕاستی هەیە و جۆرێکی دیکەی وەهم بەڕێزان بریتە لە وەهمی گوناهباری کەسانێک هەن تووشی جۆرێک لە وەهمە بن کە گوناهێکی گەورەیان کردووە هیچیشیان نەکردووە بۆ لە منداڵیە لەوانەیە بەردێکی هاوێشت بێ ئەم بەردا شەڕە بەردێکی کردبێ گڵۆپێکیشکان بەیان نا کە تووشی نەخۆشیەکە بێ لە دوا ڕۆژدا وەهمی بۆ دروستە بێ کە ئەمە وەختی خۆی گوناهێکی زۆر گەورەی کردووە بەردەوام سەردانی مامۆستا ئاینیە بەڕێزەکانەکە بەردەوام سەردانی خەڵکی ئیماندارەکە ئەڵێ دوعام بۆ بکەن من خوا لێم خۆش نابێ گوناهێکی زۆر گەورەم کردووە پێڵێن کاکە ئەمە گوناه نییە تەواو تۆ بڕۆ خوا عەفوی کردووی ئەڵێ نەخێر یعنی قەناعەتی بۆ دروست نابێ پێی وایە گوناهێکی زۆر گەورەی کردووە اینجا هیچ بەڵگەیەکی نییە بۆی کەم کەسە گوناهێکی کردبێت دیارە بەڕێزان ئێمە کاتێکەوە دەینە سەر ئەم جۆرانی وەهم لە کوردستانیش ئەم وەهمانە زۆر زۆرن و لە خەستەخانەکاندا ئێمە دەیبینین لە کلینیکەکانە دەیبینین بەڵام بۆ ئەوەی بزانین لە کوردستانیش بارودۆخەکە چۆنەوە پزیشکە دەرونیەکان ئەو وەهمانەی کە دێن بۆ لایەن چ جۆرێکن بە شێوەیەکی گشتی پێم باشە ڕایەکە لە پزیشکە پسپۆرە دەرونیەکان بگرین کە بەڕێز دکتۆر سامان ئەنوەرە کە پزیشکی پسپۆڕە پێم باشە ڕای جەنابیشی وەربگریم زین ئەو بۆ چوونی لەسەر وەهم و زۆرترین جۆرەکانی وەهم کە سەردانی ئەوان دەکەن چیە فەرموو بابێکەوە سەردانی ببینین وەهم یاخود واهیمە ئێمە توانین بڵین یەکێک لە نیشانەی نەخۆشیە دەرونیەکان لە هەندێک لە نەخۆشیە دەرونیەکانە ڕۆئەیە وەکو نەخۆشی سکیزۆفرینیا وەکو نەخۆشی خەمۆکی زوهانی و هەروەها چەند حاڵەتێکی تر طبعاً ئەم نیشانەیە بوونی هەیە و هەندێک جاروا ئەکا کە ژیانی نەخۆشەکە تێکبات ئێمە ئەگەر بین تعریفێکی طبی بکەین بۆ وەهم یاخود بۆ واهیمە ئەوە بریتێ لە بیرروڕایەکی هەڵە کە نەخۆشەکە باوەڕ و قەناعەتی تەواوی پێیەتی بەبێ ئەوەی ئەم نەخۆشە پێویستی بە هیچ بەڵگەیەک هەبێ بۆ ئەو بیرروڕایی طبعاً ئێمە توانین بیکەین بە زۆر جۆرە واهیمە زۆر جۆر و زۆر شێوازی هەیە و لە هەرێکێک لە نەخۆشیەکانە بە شێوازێکی تایبەتی دەرەکەوێت بەڵام ئەوەی کە لە کۆمەلگەی ئێمەیە بڵاوە کۆمەڵێک واهیمەیەکە لە نەخۆشیەکانی سکیزۆفرینیای ڕۆیە بۆ نمونە واهیمەی دڵپیسی ئەمە ئەتوانین بڵین هەندێک جار دڵپیسی دەگاتە حدێک کە بە وەهم حساب ئەکرێت یاخود بە واهیمە حساب ئەکرێت چۆنە لەم حاڵەتەیە مێردەکە یاخود ژنی ئەو نەخۆشە قەناعەتێکی تەواوی هەیە کە ئەم مێردە خیانەتێکی لێکات کە ئەم مێردە ناپاکە لەگەڵ یاخود بە پێچەوانەوە مێردەکە ئەو قەناعەتەی هەیە طبعاً بوونی ئەم قەناعەتە یاخود بوونی ئەم بیر و باوەڕە بەبێ هیچ بەڵگەیەکە بەبێ ئەوەی ئەم نەخۆشە هیچ بەڵگەیەکی لابێ یاخود هیچ شتێکی بینی بێت قەناعەتی تەواوی هەیە جۆری دووهەم واهیمەیەکە کە ئەو نەخۆشە خۆی بە خەڵکێکی تایبەت دەزانێەوە ئەزانێ ئەم نەخۆشە خاوەن هێز و توانایەکی تایبەتیە ئەڵێ من ئەتوانم هەموو شتێ بکەم ئەتوانم هەموو کارێک ئەنجام بم جۆرێکی تر لە جۆرەکانی واهیمە بریتێ لە واهیمەی بەدواداچوون ئەم نەخۆشەوە هەسەکە کە خەڵکێک هەیە ڕقیان لەم نەخۆشەیە وا هەسەکە کە یەکێک هەیە بە تەمایە ئازاری ئەم نەخۆشە باوە هەسەکە کە یەکێک هەیە هەمیشە لە چاودێری ئەم نەخۆشایە ئەم جۆرەژێکێکە لە جۆرە بڵاوەکانی واهیمە کە لە نەخۆشی سکیزۆفرینیای ڕوئەیە و هەروەها جۆری تری زۆرە مەسەلەن جۆرێکمان هەیە پێوترێت delusion of reference ئەم نەخۆشەوە هەسەکات خەڵک هەموو باز لەمەکەن ئەگەر بە جادەیەکا بڕوا بە شوێنێکا بڕوا دوو کەس لەوێەوە بە یەکەوە بۆ خۆیان شتێ بکەن ئەمەوە هەستەکە لەبەر خاتری ئەم کردویانە یاخود بە شێوازێکی گاڵتە پێکردنە بۆ ئەم یاخود هەندێک جار کە لە ڕادیۆ یاخود لە هەرێکێ لە میدیاکانە مەسەجێکی تایبەت ببینی ئەڵێ ئەوە بۆ من هاتووە و ئەوە ڕەبتی هەیە بە منەوە هەندێک جۆری ترمان هەیە لە واهیمە بریتێ لە واهیمەی نەخۆشی هەندێک جار نەخۆش قەناعەتی تەواوی هەیە کەمە بۆ نمونە نەخۆشی شێرپەنجی هەیە هەرچەند تۆ بەڵگەکانی بۆ بێنیتەوە هەرچەند فەحسی بۆ بکەی ئەزمایشەکانی هەمووی بۆ تاقی بکەیتەوە ئەم نەخۆشە قەناعەتی تەواوی هەیە کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو هەندێک جۆر لە نەخۆشیەکانی تر یعنی مەرج نیە تەنها هەر شێرپەنجە بێت طبعاً ئەمانە هەمووی بەیەکەوە نەخۆشەکە وا لێکا کە ژیانی نەخۆشەکە تێکبار نەخۆشەکەەوە ئەکا هەندێک جار
بە بوونی ئەم بیر و باوەڕە هەڵەیە کردار لەسەری بکات. یعنی ئێمە زۆر جار دەبینین کە حاڵەتی خێزانی هەڵەوەشێ بەهۆی واهمەی دڵپیسیەوە. هەندێک جار دەبینین کە مێردەکان بۆ نمونە لەوانەیە توندوتیژی بەکاربێنێ بەرامبەر بە خێزانەکانیان لە کاتێکا کە ئەم خێزانە هیچ شتێکی ناپاکی نەکردو بەڵام نەخۆشەکە قەناعەتی تەواوی هەیە کە ئەم خێزانی ناپاکی لێ کردو توندوتیژی لێ ئەکەوێت و هەندێک جار کە دەشبیسین لەوانەیە حاڵەتی زۆر قورسری لێ بکرێتەوە وەکو لێدانی زۆر قورس یا وەکو هەندێک جار ئەبێ بۆ هۆی هەڵۆشانی ئەم خێزانە. چۆن چارەسەری حاڵەتە ناکەن دەستشانیانەکەن؟ بەڵێ وەکو چارەسەر بۆ وەهم تەڵان ئێمە وەکوتمان وەهم یەکێکە لە نیشانەکانی نەخۆشیەکان. ئەگەر یەکێک نەخۆش نەبێت ئەوە وەهمی نابێت یاخود واهمەی نابێت. لەم حاڵەتانە پێویستە ئێمە کاتێک کە دڵنیشانمان کرد ئەم نەخۆشە وەهمی هەیە ئەو نەخۆشیە بخەینە خەیاڵی خۆمان کە نەخۆشەکە هەیەی وەکو سکیزۆفرینیا وەکو خەمۆکی زوهانی وەکو ئەمانە و وەکو هەموو نەخۆشیەکانی تری دەرونی پێویستی بە ڕێنمایی تایبەت هەیە و پێویستی بە بەکارهێنانی دەرمان هەیە. ئێمە هەرگیز ناتوانین بە شێوازی ئاخاوتن قەناعەتی تەواو بەم نەخۆشە بکەین کە ئەو بیر و باوەڕە هەڵەیی ئەو هەیەی ڕاز نییە. بەڵکو ئەمەیەکێک لە نیشانەکان و پێویستە نەخۆشەکە دەرمان بەکاربێنێت و هەندێک جار پێویستە بۆ ماوەیەکی دوور و درێژیش ئەم دەرمانانە بەکاربێنێت. بەڵێ بەڕێزان دکتۆر سامان باسی زۆرترین و باوترین جۆرەکانی وەهمی کرد کە لە کوردستاندا ئەوان دەیبینن و ڕوبەڕووی دەبنەوە. جۆرێکتری وەهم بەڕێزان بریتە لە وەهمی هەبوونی نەخۆشی. خەڵکانێکان وەهمێکیان بۆ دروستە بێت کە نەخۆشیەکی درێژخایەنی ترسناکیان هەیە. بۆ مناڵێ من شێرپەنجەی گەدەم هەیە. هەرچی پشکنینی پزیشکی بۆ بکەیت، هەرچی سۆنەری بۆ بکەیت، هەرچی ئەشیایی ملەوەنی بۆ بکەیت، کەڵکی نیە لای ئەم کەسە قەناعەتی بۆ دروست بووە نەخێر من نەخۆشی شێرپەنجەم هەیە یاخود نەخۆشی دڵم هەیە یاخود ئەم نەخۆشیە ئەم وەهمی نەخۆشیە زۆر جار دەکا ئەم نەخۆشە نەکەر خۆی خزم و کەس و لایەنە نزیکەکانیشی سەر بەردەوام لەگەڵ یا بکەونە چێشەوە بڕۆنە خستەخانەکان پشکنی زۆر بکەن مەسرەفی زۆر بکەن وە زۆر جاریش بەداخەوە هەندێک لە پزیشکان ئەوانەی کەوا جەستەیین ینی ئەو ئەرکە ناچێشنکەوە ڕای پزیشکێکی پسپۆر وەرگن بۆی لێدا ئەم کێشەیە کۆتایی پێبێت و بگەنە و ڕای کەوا ئەمە نەخۆشیەکی دەرونیەوە وەهمە. دیارە بەڕێزان زۆرێکی تری وەهمیش کە دیسان ئەویش لە هەندێک حاڵەتی نەخۆشی تایبەتدا هەیە بریتە لە وەهمی ئەوەی کەوا لە ژێر پێستدا کەسێک شتێکی هەبێت. هەندێک خەڵک هەن بە تایبەت ئەوانەی کەوا مادە هۆشبەرەکان بەکاردێنن یاخود ئەوانەی کەوا لەسەر ئەلکوهول ئاڵودە دەبن وەهمێکیان بۆ دروستە بێت وا هەز دەکەنکەوە شتێک بە ژێر پێستیان نادێت و دەڕوات هەندێکیان ئەمە کرمە هەندێکی ئەمە هەندێک ئۆرگانیزم و هەندێک زیندەوەری یاخود شتی تایبەتن بە ژێر پێستەکەی مندا دێن و چەند هەرچەند تۆ لەگەڵ دادنیشی بڵێ شتیوانە مەدیسان کەڵچینیە چونکە لای بۆ بەیەقین. دوهەمین زۆری وەهم کە منەمەوێ لە مەڵقەیەدا باسی بکەم بەڕێزان کە جۆرێکی زۆر سەیرە لە وەهم بریتە لە وەهمی خۆشەویستی. وەهمی خۆشەویستی چییە؟ کەسێک ئەگاتە قەناعەت و یەقینێکی تەواو کەوا کەسێکی تر خۆشی دەوێت. ئەنجا ئەمە لە زۆربەی کاتەکاندا ئەو کەسەی کەوا ئەم وەهمێ بۆ دروستە بێ قسەکەی تیرۆکەکەی لەگەڵ کەسێکە کە مەشهورە بۆ مناڵێ من کچەکەی سەرۆکی ئەمریکا منی خۆشەوێت یاڵێ مەسەرەن بۆ منە کچەکەی سەرۆک منی خۆشەوێت یان کچەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران منی خۆشەوە یان کچی گەورەترین بازرگانی ئەم وڵاتە یان بە پێچەوانە خۆی کچە ئەڵێ کوڕەکەی بۆ نمونە سەرۆکی زانکۆ لە پەیوەندیدای لەگەڵ من یان خۆی خۆی فلانە دکتۆر لەگەڵ منایە لە پەیوەندی وە منی خۆشەوێت. ئەم وەهمە بەڕێزان پێڵێن وەهمی خۆشەویستی بە ئینگلیزی پێڵێن ئیرۆتۆمەینیا زۆر جار کێشەی گەورە دروست دەکات بە تایبەت کاتێکەوە کۆمەلگا لەم جۆرە وەهمە تێنەگات و نەزانێ مەحاڵەتێکی نەخۆشیە زۆر جار لەوانەیە شوێن قسەی کچەکەیان دەکەون و کێشەی گەورە بۆ لایەنی بەرامبەر دروستە بێ هەندێک جار قەزایەکان دەکەوێتە دادگاکان بۆیە ئەمەشان دیسان زۆرێکی تر لە جۆرەکانی وەهم کە هیوادارم هەر هەمومان دووربین لەو جۆرە وەهمانێکەوە باسمان کرد. بەڕێزان دیارە وەهم دەرکەوتەی زۆری هەیە دەرکەوتەی خراپی یاسایی کۆمەڵایەتی و فەرهەنگی هەیە. بۆ نمونە لە ڕووی یاساییەوە زۆر جار لە ڕووی یاساییەوە زۆر جار ئەم کێشانە ئەم وەهمانە داوای یاسایی لەسەر تقەیت دەکرێت گرفتی یاسایی لەسەر دروستە بێت. بۆ نمونە من بیرم دێ چەند ساڵێک بەر لە ئێستا ئێمە لە هەولێر لە یەکێک نەخۆشخانەکان کەیسێکیان بۆ هێناین کە ئیدعای ئەوەی کردبوو ئەوە سەرۆکی هەرێمە
و خۆی هەڵبژاردوو بۆی ببڕواتە سەرۆکایەتی هەرێم بەڵام نیان هێشتووە خەڵکانێکی زۆر باوەڕیان کردبوو و دوجار ئەوەندەی من ئاگادار بم هەتا لە دادگا لە بەغدا شکاتی دروست تۆمار کردبوو کەوانیان هێشتۆ خۆی وەکو کاندیدی سەرۆکایەتی هەرێم تۆمارکات بەڵام چونکە خەڵکانێک نیانزانی بە مەحاڵاتێکی دەرونیە فەوزایەکی زۆری هەم هەتا لە ڕاگەیانیش فەوزایەکی لەسەر دروست بوو بەڵام دواتر کە ئێمە بینیمان چەند ساڵێکی زۆر بەر لە ئێستا لە نەخۆشخانەی ئێمە خەوتووە و سەردانی نەخۆشخانەی کردووە و نەخۆشیی دەرونی درێژخایانی هەیە بۆیە بەڕێزان زۆر جار ئەم حاڵەتان ئەگەر ئێمە لی بە ئاگا نەبین کێشەی یاسایی گەورە دروست دەکات و ئالۆزکاریەکی زۆر گەورە دروست دەکات لە بواری یاساییدا بۆ ئەوەی کەوا ڕای یەکێک لە پسپۆڕەکان لە بواری یاسایی شوەر بگرین دەربارەی حاڵەتە پێم باشە یەکێک لە پارێزەرەکان وەرگرین لە شاری سلێمانی کە بەڕێز کاک سیروان ئەحمەدە بزانین بۆ چوونی ئەوان لەسەر وەهم وەلایەنە قانونیەکانی وەهم چیە فەرمون بابێکەوە ببینین مادەیەکمان نییە باز لەو کاکە ئەگەر کەسێک واهیمەیەکێ بێت چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێت چونکە ئێمە بە پێ قانونی عقوبات هەموو ناتوانین بڵێ هەموو چکە هەندێک تاوان هەیە کە تازە دروست ئەبێ بەڵام ئەوەی کە مشەڕع لە بواری عقوبادا هەستیان پێ کردووە کە ئەمە تاوانە لە کۆمەلگا هاتوون تەبیبیان کردووە و مادە بە مادە بۆیان داناوە بۆیە هیچ نەخۆشیێکی نەفسی ناکەوێتە ژێربواری هیچ مادەیەک لە مادەکانی قانونی عقوبات بەڵام ئەوە ئەکەوێتە ژێر سەلاحیەتی قازی تحقیق و ئەکەوێتە ژێر سەلاحەتی قازیەکانی محکەمەی جینایەت یان محکەمەی جونح کە تا چەند ئەو شخصە کە ئەو کاری کردووە بە ئیرادە وەکو بە ئیرادەی خۆی بووە یان لە خارجی ئیرادەی خۆی بووە ناتوانین بڵین ئەم نەخۆشی نەفسیە ئەو مادەی بۆ دانراوە ئەم نەخۆشی چکە بەڕێزانی نەخۆشی نەفسی زۆر یەکێک لەو نەخۆشیانە کە واهیمەیە کە ڕەنگە بکوێتە بەشێک لە جۆرەکانی نەخۆشی شیزۆفرینیا ئەو کاتە دادوەر ئەینەرە بۆ لژنی طبی چکە دادوەر خۆشی نازانێت کە ئایا ئەو شخصە نەخۆشی نەفسی هەیە یان نەخۆشی نەفسی نییە بۆیە زۆر جار لە زۆربەی کارەکانە بۆ کاتێکە هۆکارێک مادەیەک بەکارێنرێ بۆ تاوانێک دادوەر خۆشی نازانێت ئەو مادەیەکی سێرکی ئەنێرێ بۆ ئەدیلی جینایی کە ئایا ئەو مادەیە ئەو تاوانەی پێ ئەنجام داوێت ئەو یان کەسێک کاتێک ئەکوژرێ ئایا ئەم شخصە بە چ شتێک کوژراوە ئەو هەمووی خەبیر دیارەکە هەمووی ئەدیلی جینایی دیارەکە بە هەمان شێو بۆ نەخۆشی نەفسیش ئەگەر دادوەر گومانی هەبێت لە کەسێک کە نەخۆشی نەفسی هەبێت اینجا ئایا خۆی گومان کات یان لایانی بەرامبەر بڵێ ئەمە نەخۆشی نەفسی هەیە لەو حاڵەتە ئەنێرە بۆ لیژنەی پزیشکیش تحدیدی ئەکەن کە ئەو شخصە ئایا ئەو تاوانی کە ئەنجام یا ئەو تاوانی کە بەرامبەری ئەنجام درراوە نەخۆشی نەفسی هەیە نەخۆشی نەفسی هەیە ئەو وەختەی بۆ سوڵتەی لیژنەی قەزایی لە محکەمەی سەرۆکاتی محکەمەی جینایەت بەجێ ئەڵڕێ ئەگەر جینایەت بێ بۆ قازی محکەمەی جونح بەجێ ئەڵڕێ ئەگەر تاوانەکە جونح بێت بڵێت هەر دادوەرێک کەس بکات کە ئەو کەسەی کەیەتە بەردەمی چێ وەکو تاوانبار چی وەکو تاوان لێکراوە ئەگەر هەست بکات کە ئایا شکاتەکەی بە واهیمە کردووە ئەو حەقیقەتێکی نییە بێگومانێک سەر دەینێرە بۆ لیژنەی طبی بە هەمان شێوە ئەو کەسێکی کە تاوانەکەی بەرامبەر ئەنجام دراوە یان ئەو کەسەی هەست بکات کە من نەخۆشیێکی نەفسی هەیە بێگومان ئەویش هەرنێرێنێ بۆ لیژنەی طبی و ئەو لە لیژنەی طبیشەوە لیژنەی طبی نەفسی تەقریری بۆیە دووە ئەو تەقریریش ئەکات بە ئەساسێک بۆ حکم بۆ تاوانبارکردنی ئەو کەسە یان بێتاوان نیشاندانی ئەو کەسە بەڵێ بەڕێزان وەک بەڕێز کاک سیروانیش باسی کرد زۆر جار هەندێک لەو کێشانە دەکەون دادگاکانەوە بۆ نمونە کەسێکەڵێ من خێزانەکەم خیانەتی لێ کردم نامەوە تەلاقێدەم ئەم کێشەیە ڕوا بە بەردەمی دادگا و لە دادگادا کاتێکەوە جەنابی دادوەر ئەبینێکەوە دڵنیانیە لەوەی کەوا کەسە نەخۆشی دەرونی هەیە یاخود بەڕاستی ئەم قسەی ڕاستە ئەینێرێ بۆ لای لیژنەیەکی پزیشکی دەرونی ئەوان تەقیمیەکەن و دواتر لەژێر ڕۆشنایی ئەم راپۆرتەی پزیشکانی دەرونی ئەم حکومە دەردرێەوە ئەمە ڕاستە بۆ زۆربەی حاڵەتەکان بۆ منە کەسێکەڵێ خەڵکێکە کوژێ ئەڵێ من بۆیە کوشتم چونکە چاودێریم نییە کرد بە شوێنەوە بۆ ئەویست زەرەر بەم بگێنێ کە دوای لێ پێستنەوە لەن کاکە من نەخۆشی دەرونی هەبووە نەکەس چاودێری کردو و نەهیچیش بۆیە هەموو حکومانە بەڵێ زۆر جار هەموو ئەو وەهمانە کێشەی یاسایی گەورەی لێ دەکەوێتەوە و هیوادارین زۆربەی زۆری ئەو کەسانێکەوە هەستەکەن لە خانەوادەکەیاندا کێشەیەکی ئەوە هەیە وەهمێک هەیە زوو چارەسەری بکەن کە زۆر جار کێشەی گەورەیە دەکەوێتەوە بۆ منە کاتێکەوە کەسێک هەست دەکا خەڵکانێکی یانەوێت ئەزیەتی پێبگێنن دراوسێکەیان یان نازانم چێ ئەو وەهمەیە بۆ دروستە بێ لەوانەیە زەرریان پێبگێنێ بەم دراوسیان یاخود بەو کەسانێکەوە ئەو وەهمەیان بەرامبەری دروستە بێ بۆیە تکایە لەوە ئاگادار بن بەڕێزان لایەنێکی دیکە دەرکەوتێکی دیکەی خراپی
وەهم بریتە لە دەرکەوتە کۆمەڵایەتەکانی وەکوتم زۆر جار حاڵاتی تەلاق دروستە بێ زۆردا کێشە لە نێوان خوشکوبراکان دروستە بێ لە نێوان دراوسەکانە دروستە بێ ئەمەش لە ئەنجامی ئەو وەهمێکەوە لای ئەو کەسە دروست بووە بۆیە دیسان دەڵێمەوە پێویستی بە چارەسەریوە بەرەوە چۆن هەیە ئێستا با بپرسین ئایا وەهم لە کامە نەخۆشی ڕوودەدات وەکوتم لە سەرەتای بەرنامەکە نەخۆشیشی زۆفرینیا یەکێکە لە نەخۆشیانێکەوە زۆرێک لە موهمانەی تێدا ڕوودەدات دووەم نەخۆشی بریتە لە نەخۆشی تێکچوونی دووجەمسەری کە بەنگلیزی پێڵێن بایپۆلەر دیسئۆردەر ئەمەشیان دیسان نەخۆشیەکە وەهمی تێدا ڕوودا بە تایبەت وەهمی خۆ بە گەورەزانی وەهمی خۆ بەزلزانی خەڵکانێک دروستە بن وەکوتم ئەڵێ من محەممەدی مەهدیم ئەڵێ من سەرۆکی فلانە ویلایەتم فلانە وڵاتم ئەمەش دیسان لە نەخۆشی تێکچوونی دووجەمسەری ڕوودەدات و هەروەها یەکێکی کرە نەخۆشەکان بریتە لە ئاڵوودەبوون ئەوانەی کەوا تووشی ئاڵوودەبوون دەبن بە ئەلکوهول بە مادە هۆشبەرەکان وەهمیان بۆ دروستە بێ بۆ منە وەهمی بۆ دروستە بێ کە خێزانەکەی خیانەتی لەکان بە زۆری لە ئەو کەسانە زۆرە لە مادەی ئەلکوهول ئیدمانیان کردووە و مادە هۆشبەرەکانیش یاخود وەهمی هەبوونی شتێک لە ژێر پێست دیسان لە مادە هۆشبەرەکان ڕوودا و هەروەها زۆرێکی نەخۆشییان نەخۆشیشتر کە وەهمی تێدا ڕوودا تێکچوونی ئۆرگانەکانی مێشک بۆ کەسێکەوە تووشی نەخۆشی مێشک دەبێ بەشێک لە مێشتی تووشی کێشە دەبێ بە تایبەتی بەشی پێشەوەی مێشک ئەوە دیسان لەوانێ ئەم وەهمانی کە باسمان کرد لای ڕوودات و کێشەی بۆ دروست بکات بەڕێزان پەیامێک کە زۆر گرنگە بۆ ئەو بەڕێزی باس بکەم ئەوەیە کاتێک کەسێک تووشی وەهم دەبێت قسەکردن ئیسیفادەی نییە بەڕێزان هەموو کتێبەکانی دەرون دروستی هەموو قوتابخانەکانی دەرون دروستی جەخ لەسەرەوەکەنەوە خەڵکانێک کە تووشی وەهم دەبن دەیبن بۆ لای مامۆستایەکییان قسەی بۆ بکە لەوانەیە دوعاکردن ئیسیفادە هەبێ بەڵام قسەکردن قسە بە منطق هیچ ئیسیفادەیەکی بۆ ئەو کەسە نیە چونکە گەیشتۆتە مەرحەلەیەک کە مەرحەلەی وەهمە هەموو تێکستە دەرونیەکان دەڵێن کەسێکەوە تووشی وەهم بوو هیچ مەجالی تیانە دەبێت دەرمان بەکاربێنێ کاتێکەوە ئەو دەرمانی بەکارهێنا فترەیەک مانگێک چەند ڕۆژێک ئەو وەهمەی لە لاواز بوو و یاخود نەما ئەو کاتە توانیت تۆ قسەی بۆ بکەیت و پێی بڵێ کە ئەمەی کە تۆ باسیەکەیت وەهمە و ئەسڵ ساسی نییە بەڵام زەروریشە لە ماڵەوە زۆر جار کەسێک دەبینی دەڵێ من وەهمێکم هەیە گرنگە ماڵەوە نەڵێن بەڵێ ڕاستەکەی قەیناکە ڕاستەکەی ئەم ڕاستەکەی ئەم وەهمەی لا بتەوەکە بۆ منە کاتێکەواڵێ من جیرانەکانمان دراوسێکەمان غەدرم لێکە باش نییە لە ماڵەوە بڵێن تۆ بەڵێ ڕاستەکەی دراوسەکانمان زەرت پێگەن چونکە ئەم وەهمەی لا دەبێ بێقین و هەروەها باشیش نییە زۆر مناقەشەیە لەگەڵ بکەیت چونکە کەڵکی نییە بۆیە لەم دۆخەدا باشترین حاڵەت ئەوەیە کەوا سەردانی پزیشکێکی دەرونی بکات بەڕێزان لێرە داگەیشتینە کۆتایی تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە بەشی دووەمدا بەڕێستان دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی NRT یاخود لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تایبەت بە بەرنامەی دیاردە و دەرون سەرنج و پرسیارەکانتان بنێرن ئێمەش وەڵامتان دەینەوە بەڵام ئێستا بەیەکەوە ڕۆی ناو بڕێک وەرەگرین و دواتر دەگەڕێن وڵاتان بەڕێزان جاریشتر سڵاو ئێستا ڕۆین پەیوەندیەکان وەرەگرین سەرەتا تەنامان لەگەڵا لە شای ڕانیە فەرموو ئەلۆ فەرموو دیارە پەیوەندیەکەمان پچراوە کاکە ئارام وەرەگرین لە شاری سلێمانی فەرموو کاکە ئارامجان مەرحەبا کاکە ئارام زەحمە نەبێت دکتۆر برادێکم هەیە برایەکم بەڵێ بەشەوان وڕێناکە لە خەوە وڕێناکە لە خەوە یان قساکە لە خەوە بەڵێ هاوارەکات و قساکات بەڵێ بەڵێ ئەو جا دەستیش ئەوە شوێنە دەستیش بەرزەکاتەوە هاوارەکە بەڵێ جا نازانم ئەو حاڵەتە لە چێ بەڵێ تەمەنی چەندە کاکە ئارام تقریبا 34 ساڵێکە بێت 34 ساڵ بەڵێ باشە زۆر چووشەتە لای دکتۆریش حتا چۆتە لای دکتۆر بەردەوام بوو لە لای دکتۆر حەبشی شەخوا هیچ ئیسفادەی نەبووە بەڵێ باشە زۆر مەمنون زۆر سپاس بۆ تۆش دیارە ئەوانەی کەوا لە شەوە لە کاتی خەوا قساکەن یاخودنیشان بپێوە ڕۆن ئەم حاڵەتە لای گەوران تۆزێک کەمە زیاتر ئەمە لای مناڵان هەیەوە زۆربەی کات لە دوای تەمەنی 25 و 26 ساڵی لە 30 ساڵیەوە بەرەو سەرەوە کەمە بێتەوە یاخود نابینرێت ئەم حاڵەتە کەم ڕۆدا لای گەورانیش بەڵام زۆر کەمتر لە بچووکان و دیارە ئەم حاڵەتە هۆکارەکانی زۆرن یەکێ لە هۆکارەکانی ئەوەیەکەوە کەسێک لە ژیانی ڕۆژانەی خۆی زۆر سەرقاڵ بێ زۆر بیر لە دنیا بکاتەوە مەشاکلی زۆر بێ و بەردەوام لە سیراعات و لە کێشە بێ لە بازاڕە لە شوێنی دەوامکردن لە زانکۆی لار کوێیەک بێت ئەمە وا دەکات لە شەو ئەم حاڵەتانە بە خەو ببینێتەوە و زۆربەی کاتیش کە تۆ لەگەڵان دانیشێڵێک من خەو نابینم تا ئەو فەرتەنێ بکەم چونکە خەونەکانی بیر نامێنێ بۆیە
نازانێکەوە ئەوە ڕەتفعلی خەوە یاخود کەسێک ئەگەر بێت و لە شوێنی نووسنەکەی خۆی مرتاح نەبێ شوێنەکەی باش نەبێت دەنگەدەنگ زۆر بێت تەلەڤیزیۆن هەبێ چرای زۆر لە ژوورەکە هەبێ یاخود دەگە کێشەیەکی هەبێ بۆ نمونە میزڵدانی پڕ بێ ئەگەر لە ناو گەدە و خواردنی قورسی زۆر خوارد بێ هەموو ئەمانە وا دەکەن کەوا کەسەکە لە شەودا ئەم حاڵاتانە بکات و بۆ چارەسەریش زۆر جار ئێمە شتێک هەیە پێی دەڵێن باشترکردنی خەو کەمە میکانیزمێکە عادەتەن فێری نەخۆشەکانی دەکەین من لە چەند حەڵقە دووبارەم کردوێتەوە ئەمە وە لە ئەڵقەیەکی تایبەتدا بە درێژی قسە لەسەر کێشەکانی نووسن و کێشەکانی خەو دیتن و قسەکردن لە خەو دەکەین. دیارە بەڕێزان تەنا گەڕایەوە جارێشتر لە شایڕانیە فەرمووتەنە. باشە دکتۆر. سپاس تەناخان. ئەوە دکتۆر زەحمەنە پرسیارێکم هەیە. فەرموو. بەردەوام خەوم لێ ناکەوێ ئەنی هەموو دەمێ خەفەتم زۆرە دڵم تووندا بەس کێشەشمان هەیە کێشەی عایلەی. بەڵێ. نازانم ئەنی چارەسەری چییە ئەنی بەردەوام مشکم شەوەشە نازانم حەزم بە زۆری تەنیایی حەزم لێ نییە کەسم لابێ. بەڵێ چەندە بێ وای تەناخان؟ وڵی مابەی سێ چۆڵ مانگە بە بەردامی وان بە چەند ساڵەکە ینی ئەو خەفەتانم هەر هەیە ئەنی بەرداوام دووبارە دەبنەوە. بەڵێ تێگەیشتم. باشە سوپاس تەناخان. دیارم حاڵەتی تەناخان باسی کابریتە لە خەمۆچی بە تایبەت کەڵێ چەند مانگێکە هەمەیە ماڵێنگەر 2 هەفتە کەسێک بەردەوام دڵی تۆم بوو خواردنی تێکچوو خەوی تێکچوو حەزی نەکرد بڕاتە دەرەوە هەمیشە لە ماڵەوە بێت تێکەڵ بە خەڵک نەبێت ئێمە یەکێک لە نیشانەکانی یاخود ئەمە نەخۆشی خەمۆچیە و ئێمە زۆربەی کا دەڵێن بە وەرزشکردن بە تێکەڵبوون لەگەڵ خەڵک بە گۆڕینیش ئەو شوێنەی کەوا لێیت بە قسەکردن بۆ ڕەفیقێک بۆ کەسێکی نزیک ئەگەر ئەمە چارەسەر نەکرا پێویست بۆ دەکات سەردانی پزیشکێکی دەرونیکەی بۆ دەرمان بۆ بنووسێ و ئەو دەرمانەش لە ماوەی 3 مانگ بۆ 6 مانگ بەکاردەهێنرێت و دەبێت بەردەوامیش ئەو پزیشکە ناوە سەردانی بکەی ئاگای لێت بێت تا بێکجاری نەخۆشەکەت نامێنێ و نەخۆشی خەمۆچیە و هیوادارم جەنابەت لی چاک بیتەوە. دیارە باوکی هێمنمان لەگەڵا فەرموو کاکەبرا باوکی هێمن دیارە پەیوەندیەکەی پچراوە باوکی هێمن بەڵێ فەرموو کاکەبرا دکتۆرە کاتر باش ئەو کاتر باش گیانی من دکتۆر گیان بە قوربان وەڵام پرسیارێک لەبێ زەحمەت فەرموو گیانی من وەڵای خێزانەکەم ئەوە 2 ساڵە هەڵە خۆیەوە تو ڕابی و عەسەبیە بێ بەڵێ ئیتر یعنی هەلە خۆیەوە دڵی سەغڵەتە بێت دڵی مشەوەشە بێت ئەکا بەڵێ یعنی ئەوە نەخۆشی دەرونێتی یان ئاگەریمانکەی زۆر سپاس کاک باوشی من بەس لە خۆیەوە ئەڵێ عەسەبیە بێ ئەویان قەیناتێ گەیشتم بەڵام قسەی عەلەق و بەلەقە کاوتت یعنی قسەکانی لەسەر خۆی نییە عەلەق و بەلەق ناکە هەلە خۆیە لەگەڵ مناڵەکەی خۆیە تو ڕابی بەس عەسەبیە بێ عەسەبیە بێ بەڵێ عەسەبی بێ باش بەس ئەوەندە هیچی کەی نییە غەیری عەسەبی بوون شتێکی کەی نییە غێری عەسەبی نەبێ هیچ کەی نییە هەلە خۆی عەسەبیە دوایی زۆر بە دەوری چارەگێتر بە چارەگێتر دوای خۆی سا دەبێتەوە لێ من ئاگام نەخۆنەوە باش باشە کاکەبرا دیارە ئەوەی کە جەنابەت باسیەکەی من لە حەڵقەکانی پێشوش باسم کردووە عەسەبی بوون تۆڕەبوون لە خۆیەوە بە تەنها نەخۆشی نییە ئەمە بە نەخۆشی لە قەڵەم نادێن ئەمە جۆرێکە لە سیفەتەکانی کەسایەتی لە مناڵیەوە لە یاخود لە کاتی پەروەردەکردندا یان لە باوانەوە بۆی ماوەتەوە یاخود فێری بووە ئەمە بە نەخۆشی لە قەڵەمی نادەین ئێمە بەڵکو پێویستە مەسەرەن زۆر جارێ هەندێک ئامۆژگاریانەکەین هەندێک ڕێوشوێنی تایبەت هەیە پێیانەڵین پێشەوەی قەرارێک بدەیت تا ئەوەندە تا ژمارەی دا بیژمێرە یاخود کە عەسەیەبی ئەو شوێنە بەجێ بەڵام هەندێک ڕێنماییە نەپێویست بە دەرمانەکە نە بە نەخۆشیش لە قەڵەمی دەین بەڵکو زۆرێکە لە جۆرەکانی سیفەتێکە لە سیفەتەکانی کەسایەتی بەڵام ئەگەر عەسەبی بوون بێ موناسەبە بوو و هۆکاری تری لەگەڵا بوو نیشانەی تری لەگەڵا بوو ئەو کاتێمە بە نەخۆشی لە قەڵەمی دەین دیارە پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنیمان لەگەڵا ئامینە خان فەرموو ئامینە خان ئەو کاتر باش عزیزم دکتۆر من 2 جار ئامەلیاتی ئامینە خان لەواسێ شوێنی ئەمینە خان باش نەبێت بۆیە پەیوەندیەکەی بۆ وەرناگیرێت تا ئەمینە خان وەرەگرینەوە جارێکی تر یەکێک لە پرسیارەکانی فەیسبوک وەڵام دەدەینەوە پرسیارەکەش باسیەوە کات ئەڵێ ئایا دوعاکردن و چوونە لای مامۆستایانی ئاینی تا چەند هۆکارە بۆ چارەسەرکردنی واهیمە ئێمە لە هەموو حەڵقەکانی تریشا باسی ئەومان کردووەکەوە ئاین ڕۆڵێکی گرنگی هەیە لە توش نەبوون بە نەخۆشە دەرونیەکان و لە چارەسەرکردنی نەخۆشە دەرونیەکان بەڵام کامە نەخۆشی دەرونی بەڕێزان ئەوە زۆر گرینگە باسی بکەین یەکەمیان نەخۆشیە دەرونیە ئەوەی کە پێڵن عوسابیەکان واتە ئەوەی کەوا نەگەیشتوتە حەدی وەهم
یاخود بۆ منە نەخۆشی خەمۆچی، نەخۆشی لە ڕاوچێ، نەخۆشی هیستیریا ئەوەی کە لە حڵقەکانیتر باسمان کرد لەم حاڵەتانەدا بڵێ ئامۆژگاری ئاینی دوعای ئاینی ئەمانە هەمووی ئۆقرە و ئارامیەشی دەرونی بۆ ئەو کەسە دروست دەکات و لێ کۆنەوەکانیش باسییان کردووە ئەو کەسانێکەوە لایەنی ئاینیان باشە کەمتر تووشی ئەو نەخۆشیان دەبن ئەوانی کە باسم کرد لە ڕاوچێ و خەمۆکی ئەوانە لەو کەسانێکەوە لایەنی ئاینیان زۆر پتەونیە بەڵام کۆمەڵێک نەخۆشی تر هەیە بەڕێزان لەوانەیە ئەگەر لایەنی ئاینی و سەردانیکردنی ئەم بەڕێزانە حاڵەتەکە ئالۆستر دەکات چاکتری ناکات بۆ نمونە کەسێکەوە وەهمی هەیە ئەم حاڵەتەکە ئەرواتە لای مامۆستایەکی بەڕێزی ئاینی وەهمەکەی لێ ئالۆستر دەکات چونکە هەندێک بیر بۆچوونی بۆ ئەباسەکە هەندێک وەسیڕاعەکە لەگەڵ وەهمەکەی ئەو لەناو مێشتە ئەمە بەردەوام لە سیڕاع بێ چونکە خۆی بۆ لای یەقینە و قسەی مامۆستاش مۆزوعێکی مهمە ئەم سیڕاع لەناو مێشتیا کێشەیەکەی گەورەی بۆ دروستەکە بۆیە لە مەرحلەی وەهمە بۆ نەخۆشی زۆفرینیات تێکچوون و جەمسەری ئاین و ئامۆژگاری ئاینی کەڵکی نییە بۆ ئەم بەڕێزانە و کەسانی کە تووشەوە نەخۆشییا بن بۆیە باشتر وایەکەوە سەردانی پزیشکێکی پسپۆ بکرێت و چارەسەر بکرێت. پەیوەندێکی تکەی تەلەفۆنیمان لەگەڵە بەهرەخانمان لەگەڵە لە شاری سلێمانی فەرموو بەهرەخان. مرحبا دکتۆر. مرحبا بەڕێز. دەستخۆشی بەردامەکە و لێکم. سپاس بەڕێز. بێ زەحمەت پرسیارێکم هەیە. بەڵێ. من هاوسەرەکەم بڵێن زۆرینە یعنی دایما کێشە و مەشاکیلمانەیە. بەڵێ. اینجا بەنسبەت ئەوەوە یعنی ساڵانە زۆر شەڕەکەین هەموو ساڵێک شەڕێگەکەین. یعنی پەیوەندی بە نەخۆشی دەرونیەوە هەیە. پەیوەندی بە چیەوە هەیە بەهرەخان؟ نەخۆشی دەرونی. بەڵێ بەس شەڕەکەن ینی هەرچی کێشەیەکی دەرونی تۆ نیتە مەسەلەن پیاوەکەت نیت. ئەو بڵین کە شەڕەکەیتە تەوان تۆش هەردووکمان بڵین کە شەڕەکەین بەس هەموو ساڵێ لە وەختێکایە بڵین ئێستا مەسەلەن لە پاییزانایە مەسەلەن لە بەهارانایە هەموو ساڵێک دەست پێکات و تر تەرەفی سێم تەداخولەکات. ئیتر ینی پەیوەندی بەوە هەیە کە نەخۆشی دەرونی بێت. سپاس. دیارە بەهرەخان ئێمە دوو زانستی جیاوازمان هەیە پەیوەندیان بێکەوە هەیە و گرێدراون بێکەوە بەڵام هەندێک نەخۆشی هەیە تایبەتە بەو زانستە ئەوتریان پەیوەندی بە زانستێکەوە هەیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی 100% پەیوەندی بە زانستی کۆمەڵناسیەوە هەیە واتە سۆسیۆلۆژی واتە گرفتە کۆمەڵایەتەکان کێشە کۆمەڵایەتەکان ئەو شەڕی تۆ پیاوەکەت لەوە دەچێت کە کێشەیەکی کۆمەڵایەتی بێت بەقەت زیاتر نەک کێشەیەکی دەرونی چونکە کێشەی دەرونی وەک باسم کرد لە هینایلەوە دروستە بێ بۆ منەگە پیاوەکەت وهمێکی هەبێ بڵێ تۆ خیانتم لە یەکەی خوانەخواستە یان تۆ پیاوەکەت بڵێ تۆ پەیوەندیت هەیە لەگەڵ ئافرەتێکی دیکەیە ئەگەر ئەمە هیچ بەڵگەیەکتان نەبێ بۆم قسانە و پیاوەکەت بڵێ فەرمووەرە بیسەلمێنێک کە من پەیوەندیترم هەیە یان بە پێچەوانەوە ئەم کات ئەگەر هیچ بەڵگەیەکتان نەبوو یارە وەهمە یەکێک لێەوە ئەو وەهمەی هەیە ئەو کاتاڵێن کێشەکە دەرونیە بەڵام یان خوا نەخواستە تۆ یان پیاوەکە کێشەیەکی دەرونی وەکو خەمۆچیتان هەبێ وەکو نەخۆشیێکی زوهانیتان هەبێ وا بکاکەوە ئەم ڕەتفعلەتان هەبێ ئەو کاتاڵێن نەخۆشیەکە دەرونیە بەڵام ئەوەی کە تۆ لەی کێشەی خانەوادەیی و کێشەی ئەمە کێشەی دەرونی نییە و ئەمە پێویستە کا کەسێکی شارەزە لە بواری کۆمەڵناسی یاخود کەسێکی نزیک لە هەردووکتان دانیشێ لەگەڵتانە هەندێک کێشە هەیە چارەسەری بکەن و هیوادارم ئەو کێشانە کەم بێتەوە. کامەرانمان لەگەڵا لە شاری دەربەندی خان فەرموو کامەران زۆر سپاس من باشن جەنابەت باشی دکتۆر گیان باشی زۆر سپاس ئەزیزم باشم گوێم لێتە فەرموو دکتۆر گیان من قسەکەم دوایی نازانم چیم وتویە دکتۆر گیان بەڵێ کامەران فەرموو کامەران گوێم لێتە ئەزیزم فەرموو حەتیش زۆر جار دڵم داگرێ دکتۆر گیان نازانم چییە چی دڵت داگرێ کاکە گیان ترس دڵت داگرێ بەڵێ ئەجا دوایەوە مەسەڵەن قسە لێڵ بەڕێز تاکەم دوایی نازانم چیم وتویە دکتۆر گیان نازانم باشم وتویە خراپم وتویە بەڵێ باشە ئەو ترسە چەندە خایەنێ کاکە برا کاکە کامەران وڵایی دکتۆر گیان جاری وایە زۆر جاری وایە کەم باشە لە ترسەکەی چیت لێ دێ چیت بەسەر دێ وەڵاهی تێکەچم دکتۆر گیان مەسەڵەن قسە لێڵ دوا ناکەم ترسی وادامەگرێ دێڵ تۆ قسەیەکەم نازانم باشم وتویە یان کراو دکتۆر گیان دەزانم جەنابەت دەڵێ تێکەچم یعنی چی تێکەچی چیت بەسەر دێ توانی بۆ مەسەفکەی تێکچوونەکەت وەڵایی دکتۆر گیان مێشکم زۆر مەشغوڵەوە زۆر بەڵێ لە هەموو شتێک کە ترسی یان شتێکی تایبەت هەیە لێ ترسی کامەران وەڵایی و مەسەڵەن وەک لە جنۆکە بترسی یا لە شەیاطینی بترسی دوو لە ڕووی حەسی بەڵێ باشە لە مانگێکات چەند ڕۆژ وایت کامەران وەڵایی دکتۆرەکان ێژن شەکرە تەیتر نازانم نەخۆشی شەکرە
ولا بەشەرەکە دکتۆر گیان پرسیارەکەی من ئەوەیە کاکە کامەران ئەڵێم لە مانگێکا چەند ڕۆژ ئەم حاڵەتە بێ ئەم ماوەیەکی زۆرە وامریاتە دکتۆری گیان باشە زۆر سپاس کاکە کامەران دیارە ئەم حاڵەتی کاکامەران دڵڕاوچەی پێ دەڵێن یاخود لەوانەیە من ئەگەر لێ وردبینەوە لەوانەیە فۆبیاشی لەگەڵا بێ ترس لە هەموو شتێک ترس لە نەخۆشی ترس لەوەی کەوا شتێکت بەسەر بێ و نەجار ئەو ترسەر زۆر زۆرە بێگاتە حەدیەوەی کە مێڵین تۆقین واتە پانیک ئەتاک کە حەڵقەی پێشوویمە بە درێژی باسمان کرد و ئەم نەخۆشیە هەندێک جار دروستە بێت ئەنجامی توژوم بە نەخۆشیەک کە پزیشکان پێیان وتووی نەخۆش شەکرت هەیە لەوانەیە زۆر بیرێک لە نەخۆشیەکە کردبێتەوە چین بەسەر دێت چین بەسەر ئایا چارەسەر بێت چارەسەر نابێت نەزار ئەم حاڵەتەوا دەکاکەوە کەسێک بگاتە حەدیەوە کاکە برایمە گرنگترین شتێک بۆ جەنابەت کاکەمەران ئەوەیە تۆ ڕستەیەک هەیە زۆر گرنگە ئەویش ئەوێ ئەو ترسە تەنها ناو مێشتی تۆیە ئەساسی نییە و هەموو جارێک کاتێکەوە لەگەڵ خۆتە دانیشی یاخود ئەم ترسەر بەسەر دێ ئەوە بیر خۆت بێنەوە کە هیچ حاڵاتێک نییە بۆ ئەو ترسەی تۆ تەنها ناو مێشتی توێ و پەیوەندی بە تۆ هەیە ئەجینا هیچ هۆکارێک بۆ ئەم ترسە لە ئارادانیە وەجگە لەوەش ئامۆژگاری جەناب دەکەم کە سەردانی کەسێکی پسپۆر لە بواری تەندروستی دەرونی بکەیت بۆی هێورت کاتەوە چەند جەلسەیەکی دەرونیت بۆ بکاوە هەندێک دەرمانی تایبەت هەیە بۆت بنووسێ بۆی لەو قەیرانە ڕزگارت بێ و هیوادارم ترس ڕوونەکاتە تۆ ڕوونەکاتە هیچ ماڵێکی ئێمە کاک ئەحمەدمان لەگەڵا لە شاری ڕانیا فەرموو کاک ئەحمەدجان شەو باش دکتۆریان شەو باش برای من وڵاکە دکتۆر من پێم خۆش بوو لە بەرنامەیەکدا باسی شیزۆفرینیامان بۆ بکەیت بە دوور و درێژی بۆ ئەوەی بزانانی شیزۆفرینیا چێ و نیشانەکانی چێ و ئایا ئەویش بەشێکە لە نەخۆشی نەفسی ئەوە پرسیاری یەکەمم بوو دومیشیان ئێمە کوڕێکم هەیە تەمەەن درێژ بێ ئەلو بەڵێ جەملێتە بەڵێ کاکە برا جەملێتە بەڵێ کوڕێکم هەیە کوڕەکە لەگەڵمان ناژێ لە هەندەرانە بەڵێ نەخۆشی هەیە ئەو جۆرە نەخۆشی هەیەەوەی جەنابەت ئێستا باست کردوە بۆ هەموو وەکو شیزۆفرینیا ئەم بابەتە هەندکە نەخۆشیەکە دەیگرێ ئیدی پەیوەندی پێمانەوە نامێنێت دەڵێ ئێوە هیچی من نین ناتان ناسم دەڵێ بانگیان کردوم کە من هیچ کە نوێژم لەسەر نییە یا دەڵێ تیر و باڵندە دەورم لێ دەدەن یا قەنەعەتی بۆ زۆر خەڵکانێک پیلانی بۆ دابڕژن بیکوژن ئیدی دوایی کە دەیبەنە دکتۆر و دەرمان و عیلاجی باشی دەدەنەیە تەبیعی دەبێتەوە ساڵێک 2 ساڵ کێشەی نامێنێت کە واز لە دەرمانەکان دێنێ وای لێ دێتەوە زاوتم ئەگەر بۆمان باز بکەی ئەو هۆکارە چییە بۆ وای لێ ئەوە چاک دەبێت و وای لێتەوە دووبارە دەبێت نەخۆشیەکە و باسی شیزۆفرینیا شما بۆ بکەی ئینشاڵڵا لە مەجالێکدا متابعەت دەکەن ئەو بەرنامەیە زۆر بەسوودە و خەڵکێکی زۆر ئەو کێشانەی هەیە لە کوردستان بەڕاستی بێ ئاگان لێ هیوادارم زیاتر گرنگی و بایەخی پێ بدەی بەو بەرنامەیە بزانم ئەو کوڕ ئێمە چێتی ئەو حالەتەی لەسەرە باشە کاک ئەحمەدجان دیارە کاک ئەحمەد ئەو حاڵتە جەنابەت باسی دەکەیت ئێمە وعدیەوە دەدەینێکەوە ئەڵلقەی داهاتووی بەرنامەی دیاردە و دەروون تایبەت دەبێ بە نەخۆشی شیزۆفرینیا و بە درێژی باسی شیزۆفرینیا دەکەم بۆ جەنابەت و بە هەموو کەسانی کە بەلایەنەوە گرنگە زانیاری لەسەر شیزۆفرینیا پەیدا بکەن و ئەو حاڵەتی کوڕەکەی تۆشکە خۆتەڵی شیزۆفرینیایە لەوانەیە لەوێ پسپۆڕێکی دەرونی ئەوەی تەشخیص کردبێت و ئەوە هەرچێک لە نیشانەکانی شیزۆفرینیا و کێشەی شیزۆفرینیا ئەوەیە کاکەبرا ئەگەر لە ماوەی 5 ساڵە 3 جار دووبارە بۆ پێویستە تاماوە یاخود تاماوەیەکی دوو درێژ ئەمە دەرمان بەکاربێنێ و ناکرێ ئەم کوڕە واز دەرمان بێنێ بۆ یەکەمین ئامۆژگاری من بۆ تۆ ئەوەیە ئامۆژگاری کوڕەکەت بکەیت یاخود ئەو کەسانێک کە لە دەور و پشتی ئەوون لە هەندەران لێوە نزیکن ئەم دەرمانە ڕانەگرێت چونکە کە دەرمانی ڕاگرت دووبارە حاڵەتەکەی بۆ دروستە بێلوان کێشەیەکی بۆ دروستکە هیوادارم سەلامەت بێ و چاک بێتەوە جارێکی تر ئامینە خان وەردەگرینەوە لە شاری سلێمانی هیوادارم ئەم جاریان پەیوەندەکەی نەپچڕێ دکتۆرە سڵاو ئامینە خان سڵاو لە تۆ دکتۆرە بەڵێ من دوو جار دکتۆر عملیاتی غودەم کردووە لە بەهاری وانێ حەتم خواردووە غودەکەم سەریع بووە حاصل لە ڕەمەزانەوە ئەم خالە خەستەخانە دێم ئەڕۆم ئیتر ئێستاکانە بۆ بە ئازارێ لە لەشمە ئەڕوا دێتە دڵمەوە دێتە سەرمەوە ئیتر لە نیوەڕۆ برین من ئەو ئازارە پەرەی لێستانە وەکو گڕ و ئاگرووە ئەسمە هەلای دکتۆر دەڵێت وایمەتە وڵای جوایمە من نییە بەخیرەتم بەقەی دوو کەس ئیتر بڵێم چی دەسەڵاتیش من ناپەم چی بکەم و چارم چییە بەڵێ باشە ئامینە خان ئەو غودەیە کە عملیات کردووە ئێستا هیچ مشکلەیەکی غودەت ماوە جەنابەت بەڵێ پێوەی ماوە 80 بۆیان کردم 93 بۆیان کردم هێشتیوە ئازار ئیسماعیل بۆی کردم خدا یان تووشی بورانەوە ئەبووی یان تووشی سەود نووسانە بوو بۆیە بۆ پاکم نەکردو منی چوومە دکتۆرێکیکە حەپی دامەتی تا مردن بیخۆ کاتێ بەهارێ نەخۆشیەکەم گرت چوون فاسیان بۆ کردم تیبا بە تۆ غودەکە سەریع بۆ گوێم نەدایە وڵات ئەم ڕەمەزانە ئەم ڕەمەزانە دوودا داخلی خەستەخانەیان کردم زۆر هیلاکم بەڵێ باش
باش ئامینەخان ئێستا تۆ کێشەکەت بورانەوەیە یاخود سەر ئێشەیە کە زیاتری ئازی کرد والله نابوورێمەوانەی کاکەگیان بەس ئەو ئازارە لە پشناتەیە دێتە ناوشانم دێتە سەرمەوە دێتە دڵمەوە تا دوو ڕۆژ بوو لە دڵما بوو تەقری دڵیان بۆ کودمەڕەن دڵ تاکە هە کێشە غوت دەکەیت نازان پێوەمی هەیە بە غوت دەکەمەوە باش دیارە ئامینەخان ئەو حاڵەتی جەناوت باسیەکەیت هەندێک جار خەڵکانێک هەن دوای ئەنجامدانی چەند نەشتەرگەریەک یاخود زۆر سەردانیکردنی دکتۆر حاڵەتێکیان لا دروستە بێ هەستەکەم بەردەوام نەخۆشن بەڕاستی ئەمە یەکێکە لەو کێشانێکەوە لە خەڵکانی پێشتروش باسمان کرد هیوادارم جەنابەت ئەم حاڵەتە توش نەبوو بێ بەنسبەت ئەو ئازارێکەوە باسی دەکەیت لە شان و ملتەوە دەست پێکا بۆ سەرتەڕوا زۆر جار هەبوونی کێشە لە فەقەرات لە واتە لە بڕبڕەی پشت بەتایبەت لە بڕبڕەکانی مل و سەر ئەمە ئەم ئازار دروستەکە کە جەنابەت باسیەکە یاخود هەندێک جار تەشەنووجی ئەماسوولەکانی مێشک و ببوورە سەر و مل دیسان لەوانەیە ئەم حاڵەتە بۆ دروست بکات و هەندێک جاری تریش جۆرێک لە جۆرەکانی سەر ئێشە بۆ منە یاخود یە شەقیقە بێ یاخود فشارە سەر ئێشە بێ دیسان لەوانەیە بۆی هەبێت لە ملەوە دەست پێ بکە اینجا بڕوا بۆ سەر هەموو ئەمانە لەوانەیە لە نیشانەکان ینی لە نەخۆشیوان کە قابلی چارەسەرین و جێگای مەترسینین بۆی هیوادارم جەنابەت سەردانی پزیشکێکی پسپۆڕی دەمار و ماسوولکە بکەیت بۆی بزانین ئایا هۆکارەکە ئەگەر ئۆرگانیە چارەسەر دۆزێتەوە ئەگەر وتیش هیچ کێشەیەکی دەماریت نییە واتە نەخۆشی شەقیقە و ئەمانەت نییە ئەو کاتە سەردانی پزیشکێکی دەروونی دەکەیت چارەسەری بۆ سەرێشەکە دەدۆزێتەوە. دەرین خانمان لەگەڵ لە شاری سلێمانی فەرموو دەرین خان. ئەلۆم کاتۆ باش دکتۆرگیان ئەو کاتر باش خوشکی من دەستخۆشی بەرنامەکە و لەکەم زۆر سپاس پرسیارێکەمە بوو ئەوە دایکم لە دوسێ شەو لەمە پێش باقیژەیەکی زۆر خەبەری بێتەوە ماڵی لەمە پێش هەروە بووە ئازارێکی تونیشیە لە سەریا بەڵێ باقیژە خەبەرە بێتەوە تر نازەمەوە تۆرەکە نەخۆشی دەرونی دێرین خان ئەگەر تۆزێک زیاتریش بۆم ڕوون بکەیتەوە خراپ نییە بمبورە بەڵێ لە کاتی خەوا ئەنی باقیژە خەبەرە بێتەوە باقیژەی خۆی بەدەنی خۆی خەبەرە بێتەوەوانی لە خەوە تۆ لە کاتی خەوا باقیژە خەبەرتە بێتەوە دایکم منە بەڵێ دایکت لە باقیژە خەبەریە بێتەوە بەڵێ یعنی خۆی قیژە لێدا ئەنجا خەبەریە بێتەوە بەڵێ ئەنجا ماوەی دووسێ مانگی ئازارێکی تون لە سەریا دروست بووە لە سەریا دروست بووە بەڵێ بەڵێ نازانامە تۆکە نەخۆش دەرونیان نابێت باش دیارە ئەم وەکوتم ئەم قیژێ دیارە لە خەوا شتێکی ناخۆشە بینێت یاخود کابوسێکە بینێ خەبەریە بێتەوە ئەمە هیچ مەرزنیە نەخۆشی دەرونی بێت لەوانی حاڵەتێکی ئاسایی بێت هەموو خەڵکێک بۆی هەیە کابوس بینێەوە نەخۆشی ئەمە نیشانەی نەخۆشی دەرونی نییە لە کاتی خەواتەوە هاوار بکەیت یاخود قیژەیەک بکەیت ئەوەی تریان کە دەڵێ ئازارێکی لەسرە بەڕێزم پێویستە پشکنینی تەواو بکرێت هەموو جار ئێمە کە دەڵێن کەسێک سەر ئێشەی هەیە پشکنینی تەواو بکرێت بزانە ئایا هیچ کێشەیەک لە سەریان نییە ئەشی عیملەوەنی بۆ جیرێ پشکنەکانی تێ خوێن و ئەمانی بۆکرێ کاتێک کە ئەمانە هەمووی ئاسایی دەرچوون ئەو کاتە ئێمە ئەگەر نیشانەی تریشی لەگەڵا بوو ئەڵێنم حاڵەتە دەرونیە ئەگینا لەوانەیە حاڵەتەکەی جەستەیی بێت دوایین پەیوەندی تەلەفۆنی وەرەگرین کاکە کاروانمان لەگەڵا فەرموو کاکە کاروان ئەم کاتە باش ئەو کاتر باش گیانی من کاک وڵای من 2 ساڵ نەمە پێش شوێکیان بێتاقت بم چوومە لای نظامی دیە بەڵێ زەختی گرتم ئیتر وتی بڕۆ بۆ خەستەخانە بەڵێ ئیتر کاتێک چوومە خەستەخانە زەختیان گرتم تەخیدیان وتیا وەڵای هیچ نیتر لەو کاتەوە من تووشی حاڵەتی دەرونی بوو دایمە سنگمە ێشێ و ئەزام دڵمە 20 دکتۆری بەس دڵگەڕاوەڵی هیچ نییە ینی حەبیشمێنێ ماوەیە باشم دیسەوام لێتەوە باش نازانم حاڵەتە چییە باشە کاکەڕوان کە ئەو کاتەی کاڵی دڵم دێشێ لەگەڵی دڵت پەلەپەل لێدا تەنگە نەفەسەبی ئەترسی دڵت تەنگە نەفەسم دڵم پەلەپەلەکە باش کاکەبرا باشە دیارە کاکەڕوان ئێمە لە ئەڵقەکانی پێش و باسی ئەم حاڵەتەمان کرد ئەمە وتمان حاڵەتی تۆقینە لە ئەنجامی لە ڕاوچێت ترس لە شتێک بۆ منە زۆر کەس هەیە ئەوە کاتێکەوە هەندێک جار خەڵکێ هاتوتە لای ئێماڵێ دوتۆ هیچ عیبم نەبوو چوومە لای پزیشکێک زەختی گرتم وتی تۆ تا ئێستا چۆن ماوی ئەمە تۆ زەختت هەیە فشاری خوێن زۆر بەرزە زۆر ئەمە لەم خەبەرەوە حاڵەتە دروستە بێ یاخود کەسێک ئەگەر زۆر بیر لە نەخۆشی بکاتەوە زۆر ترسیەوەی هەبێکەوە نەخۆشیێکی کوشندەی هەبێ بەردەوام حاڵەتی بۆ دروستە بێ جا کاتێکەوە لە ڕاوچەیەکی زۆرە بێگاتە حاڵەتی تۆقین و ئەم نیشانەی کە جەنابەت باس کرد لای دروستە بێ دڵی پەلەپەل لێدا هەناسەی سوارە بێ هەندێک ترسیەوەی هەیە کە بکەوێت دوای وای لێدەیە کەم حاڵەتی بۆ دروست بوو هەموو ڕۆژێ ترسیەوە هەیە حاڵەتە دووبارە بێتەوە بۆیە بەردەوام لە ڕاوچێ دەجێژیەوە فۆبیای دووبارە بوون ئەم حاڵەتی بۆ دروستە بێت لەم حاڵەتە بەڕێزم وەکو هەموو باسیەکەین گرنگترین شتێکەوەیە کە جەنابەت ئەم حاڵەتە بۆ دێ ئەو جملەی من ئەو ڕستەیە من بیری خۆت بنەوە کە تۆ بەم نەخۆشیە هیچت لێ نایە نەدڵت ئەوەستێ
نەهەناست ڕادەوەستێ نەبەر دەبیتەوە نەدەمرینە هیچ شتێک ئەمە حاڵاتێکی نەفسیە چەند زیاتر لە کاتی دروستبوونی فکری لێ بکەیتەوە بەردەوامترە بێ و ئاڵۆسترە بێ یەکەم شتەوەیەکەوە بڵێم حاڵاتە ئاساییە خۆتی پێم شەوەش نەکەی دووەم نقطەوەیەکەوە ئێمە ئامۆژگاری جەناب دەکەین وەرزش بکەیت گوێ لە مۆسیقا بگریت ئەگەر کەسێکی ئیمانداری ممارەسەی طقوسە ئاینەکانی خۆت بکەیت و لەگەڵ ڕەفیقەکانت هەوڵ دەی لەگەڵ ماڵەوەتان گەشت بکەیت بیستە دەرەوە سەرقاڵ بیت ئەمانە هەمووی چارەسەریە و لەگەڵیشیدا سەردانی پزیشکێکی پسپۆر بکەیت بۆی هەندێ مادەی تایبەتی دش بەم حاڵەتەمان هەیە بۆت بنووسرێت و چارەسەر دەبی و هیوادارم هەمیشە دڵت ئارام و هەمیشە ئاسو دەبیت و تووشی نەخۆشی نەبیت. بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی تەورە و پرسیارەکان و بابەتەکانی ئەم حڵقەی بەرنامەی دادە و دەروون هیوادارین کەوا جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت و ئێوەی بەڕێزیش وەکوتمانە هەموو کاتێک دەتوانن لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تایبەت بە بەرنامەی دادە و دەروون سەرنج تێبینەکانتان بنێرن ئێمەش بە خۆشحاڵی وەڵامتان دەیدەوە شەو شەگارتان هەر ئاسوودە و ئارام بێت و خواتان لەگەڵ. Allah